داخستنی ڕێگای هەولێر کەرکووک زیاتر لە 5 مانگی خایاند. هاوڵاتیان بۆ هاتوچۆکردن 2 سەعات ڕێگا دەبڕن. دووری و خراپی ڕێگای هەولێر شۆفێرانی بێزار کردووە. هەرچەندە چەند ڕۆژی ڕابردوو هەرێم و بەغدا ڕێکەوتن لەسەرکردنەوەی ڕێگای هەولێر مەخموور، بەڵام وادەیکردنەوەی ڕێگای کەرکووک هەولێر دیار نییە. ئێمە بە سعاتێک ئەچوانە هەولێرەوە. ئێستا حالیان ئێمە بە 2 سعات بە 2 سعات و نیم 3 سعات ئێمە لە 2 شوێنەوە ڕۆین، لە تەقتەقەوە ڕۆین، لە دبست شەوە ڕۆین. یەکەم ڕێگە زۆر ناخۆشە، زۆر ناخۆشە. سیارەمان هەموو یۆران و هیلاگ بووە و بۆ هاوڵاتیانیش ئێمە کرێکە گران بووە، یعنی کرێمانی سە 10,000 جاران 6,000 بوو. هەم زەرەر هاوڵاتیە و هەم زەرەر ئێمەیشە، چونکم لەبەر ئێمە ڕێگەمان دوورە. اینجا وەکو شۆفێرێک داوا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە کە ئەو ڕێگەمان بۆ چارەسەر بکات. ئێمەش لە ژیانێکی زۆر ناخۆشە، سیارەمان عەجێ دەخوان، نەفەر بێزار بۆ لەو خەتە. دووری ڕێگای هەولێر شۆفێرانی ناچار کرد کرێ لەسەر هاوڵاتیان زیاد بکەن. ئەمەش جارێکی تر هاوڵاتیان تێیدا زەرمەندن. پێشوو ئەو ڕێگایە کرا بۆ ئێمە باشتر بوو. ڕێگاکە 1 سعات بوو، کرێکە 6,000 بوو. ئیسا ئەو ڕێگایان گردووە، ڕێگاکە دوورتر بووە، کرێکە بووەتە 10,000 لەسەرمان. ئەمە هەمووی نازانم ئێمە زەرمەندی. وڵی ئەو ڕێگەیە تا برەی دوورە 2 سعات و نی و یاڵە ئەگەینێ هەمووی تاسێ و لۆفێ و بردونیویە. ئەنجا دوای ئەوەش ئەمە لەسەر فەقیر فەقەرا دەکەوێت 5,000مان زیاد کردووە لەبەر ڕێگەکەمان دوورە. ئێمە داواکاریمان لە حکوومەتی ناوەند و لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. ئەو ڕێمان بۆ بکەن ئەو ڕێیەکە خەڵکیشی زۆر هیلاکمەندووە بێ و ڕێیەکەمان دوورە و لەو ڕێیەکە زۆر دوورە و ئەگەیانێ بۆمان ڕێیەکەمان دوورە. لە ماوەی ڕابردوودا هەوڵەشی زۆر دراوە بۆ کردنەوەی ڕێگای کەرکووک هەولێر، بەڵام پێدەچێت ململانەکان هەموو ئەو هەوڵانەیان ون کردبێت. وێڕای زۆری داواکاریەکان بۆ کردنەوەی ڕێگای نێوان کەرکووک هەولێر کەچی تا ئێستا هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بێگوێ دانەخواستی هاوڵاتیان ئەو ڕێگایان بەڕووی هاوڵاتیاندا داخستووە. کەڕۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.